لە ڕۆژی جیهانی کۆتایی هێنان بەڕفاندن و پاراستنی ژیانی ڕۆژنامەنووسان ڕێکخەری ڕاستپاردانێ دڵۆتیەکان دەڵێت بە تۆمەتی توندوتیژی دژ بە ڕۆژنامەنووسان 37 کەیس دراوم بە دادگا. ئەمە لە کاتێکدایە بە گوێرەی ڕاگەیەندراوێکی ئاژانسی ڕۆژنیوز لە 27 ئەم مانگە ڕۆژنامەنووسێکیان لە دەواازەی فیشخابور دەستگیر کراوە و ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی بادینانیش تاکو ئێستا لە زیندانن. ئەگەر بە پێی ئەرکی ڕۆژنامەگەری بێت ئەمە دەبێت لە چارچێوەی ئەم یاسادا بێت و ئەمە تەنها غەرابەی تێداوە و ئەتوانم بڵێم یاساکە زۆر وازەحە بە نسبەت تەعامل. بەڵام ئەگەر کەسێک بە تۆمەتی تر کە سزای ئەتوانم بڵێم تەحەدێک یاسای سزەکانی عراقی لەسەر بچەسبێت ئەمە بۆ داواکاریە و هەروە بۆ دادگاکان و هەروە بۆ ئەو کێسە کە بە تەحدید هۆی گرتنی ئەم کەسە چی بوو. ئێمە خەڵکمان هەبووە لەسەر ترۆر گیرەوە لەسەر دەرچوون لەو سنوورە گیرەوە کە سنووری حکوومەتی هەرێم نەبووە حکوومەتی هەرێم دام دەستگاکانی ئەمنی بەرپرسیارەتیان تێدا نییە. بە وتەی پارێزەرێکی گیراوانی بادینان زۆربەی کەیسەکانی چالاکوانان و ڕۆژنامەنووسان بە سیاسی کراون، هەر بۆیە بە یاسای ڕۆژنامەوانی مامەڵەیان لەگەڵ نەکراوە و بە یاسای سزادانی عراقی سزادراون. زۆربەی هەرە زۆری ئەو ڕۆژنامەنووسانێک کە ئێستا لە کوردستان دەجرێن بە تایبەتی لۆ زۆرینەی ئێرە زۆرینەی هەولێر و دهۆک ئەوانە هەم بە سیاسی لە قەڵم دەدرێن، هیچیان بە یاسای ڕۆژنامەگەری نییە، هەمووی بە سیاسی لە قەڵم دەدرێن یان تۆمەتیان دەخرێتە پاڵ ئەو تۆمەتانە دەکەوتە یەکێک لە مادەکانی یاسای سزادانی عراقی پێ سزا دەدرێن و پێ دادگایی دەکرێن. بە گوێرەی ئامارێکی ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 49 حاڵەتی پێشێلکاری لە بەرامبەر 99 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە کە 6 حاڵەتیان گرتن بووە، لەم ژمارەیەش 40 حاڵەتیان لە پارێزگاکانی دهۆک و هەولێر بووە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هەولێر.